کەسێکان کە ئەمەیان باوترینە زیاتر لە ئەژنۆ و زیاتر لەو کەسانە ڕوودەدا کە وەرزشی تۆپی پێ ئەنجام دەدەن. بەڵێ دکتۆرەوە پرسیارەش هەر بە هەمان شێوە ڕووبات چییە؟ ڕێباتی سەلیبی ئەو وشەیەکی عەرەبیە، بەڵام لە کوردیەکەی بەستەری پێشەوەی خاچی پێ دەڵێن، بەڵام ناو گەنج و ناو خەڵک وا بڵاوە ڕێبات سەلیبی پێ دەڵێن. ئەمەیان ئەم ڕێباتە کاری ئەوەیە ئەژنۆ جێگر دەکات، ناهێڵێ ئەژنۆ هیچ جوولەیەکی زیاد لە پێویست بۆ پێشەوە و دواوێ هەبێ وا دەکات جێگری بداتە جونگەی ئەژنۆ. بەڵێ دکتۆر چۆن تووشی پچرانە بێت ڕۆ؟ ئەم بەستەرە کاتێک لە کاتی پێکانی وەرزشی لە کاتی نوشتانەوە و یاخود سوڕانێکی لە ناکاو کاتێک کە نەیاریزان خۆی بۆ ئامادە کردووە، بۆ نمونە لە کاتی پێکانێک کە یاریزانێک لێکتر دەدا یاخود لە کاتی کەوتنێک، ئەو کاتە ئەم بەستەرە تووشی پچران دەبێ. بەڵێ ئەوە تەنها بۆ باڵێن یاریزانی ئەوەی وەرزشی نییە ئەوەی گەشتیاری و ئەوانش زیاتر پچرانی بەستەری پێشەوەی زیاتر دەتوانین بڵێن 90 لە یاریزان ڕوودەدا و هەندێک جاری شێ لە خەڵکی ئاسایی، بۆ نمونە کەسێک لە ئەنجامی لە کاتی کارکردن بەربوونەوە لە شوێنی بەرز یاخۆت بەربوونەوە لەسەر پەیژە و قالدرمە لە ماڵەوە، لەو کاتەدا ئەژنۆیان تووشی سوڕان دەبێ و بەسەرەکە تووشی پچران دەبێت. نیشانەکانی پچرانی نیشانەکانی پچرانی بەستەری پێشەوەی ئەژنۆ نیشانەی ئەو کاتێک کە یاریزان ئەو کاتی کە تووشی پێکانەکە دەبێ بۆ ماوەی 24 تا 48 کاتژمێر تووشی ئاوسانێکی زۆری ئەژنۆ دەبێ، هەروە ئازارێکی زۆری ئەژنۆی دەبێ، دواتر یاریزان دوای 7 ڕۆژیان دوای 10 ڕۆژ ئاوسانەکەی کەم دەبێتەوە، هەروەها ئازارەکەشی کەم دەبێتەوە. دوا بە دوای ئەوە دەستپێکردن بە فەلکردنی ئەژنۆ، واتە هەست دەکات ناجێگیریەک لە ئەژنۆی هەیە، هەست دەکات لە کاتی یاریکردن یاخود لە کاتی بەسەرکەوتنی پەیژە هەست دەکات کۆنتترۆلی ئەژنۆکەی لە دەستە خۆی نییە، هەندێک جوولە لە ئەژنۆ ڕوودەدا کە لە دەستە خۆی نییە. چۆن ئەژنۆی خۆمان بپارێزین دکتۆر؟ ئەگەر ئێمە بێن باز لەوە بکەین چۆن بتوانین ئەژنۆی خۆمان بپارێزین، کەەوە خاڵێکی زۆر گرنگە. ئێمە ئامۆژگاریمان بۆ هەموو ئەو یاریزانانەیە کە بە شێوەیەکی پرۆفیشناڵانە یاری دەکەن، هەروەها ئەو کەسانەی کە وەکو خولیا یاری دەکەن، بۆ نمونە لەگەڵ هاوڕێکانیان هەفتانە جارێک 2 هەفتە جارێک هەفتای 2 جار یاری دەکەن، پێویستە زۆر ئاگاداری هەندێک خاڵ بێ. هەندێک خاڵ تایبەتە بە کەسەکە خۆی و هەندێک خاڵ پەیوەستە بە بەو دەوروبەرەی کە یاری لێ دەکا و هەندێک خاڵ بەو بیئەی کە یاری لێ دەکا. ئەگەر ئێمە پۆلینیان بکەین، بۆ نمونە ئەو شوێنەی کە یاری لێ دەکا پێویستە شوێنێکی دیاریکراو بێ بۆ یاری تۆپی پێ، چونکە هەموو شوێنێک گونجاو نییە بۆ یاریکردن. بۆ نمونە کەسێک لە سەفرە یاری دەکا، ئەرزەکە خواروخێتی تێدایە، قوڵی تێدایە، ئەگەری وەرگەڕانی پێ و سوڕانی پێی تێدایە، یاخود ئەگەر یاریگایەکی تۆپی پێ تێک چوو پێویستە بە زووترین کات چاک بکرێتەوە. ئەوە تایبەت بە شوێنی یاریکردنەکە. تایبەت بە یاریزانەکە گرنگترین شت جۆری ئەو پێڵاوی کە لەبەری دەکا پێویستە تایبەتمەندی. بۆ نمونە ئەو پێڵاوی کە لەبەری دەکا بۆ یاریگایەکی فریس جیایە بۆ پێڵاوی کە لەبەری دەکا بۆ گۆڕەپانێکی تاتان، بۆیە پێویستە و پێڵاوی لەبەری دەکا تایبەتمەند بێ بۆ شوێنەی لەبەری دەکا، ئەگەری بەربوونەوە و خزان کەم دەبێتەوە، هەروە لە کاتی بوونی باران، لە کاتی تەڕبوون، لە کاتی بوونی ئێمەستا لە زستان نین، لە کاتی بەفربارین پێویستە ئاگاداری و بابەتە بن. هەروەها خاڵێکی زۆر گرنگترێک کە پێویستە هەموو یاریزانان بیزانن و گرنگی پێ بدەن بابەتی خۆگەرمکردنی پێش یاری، یعنی ناکرین کەسێک بێوێت تۆپانێ بکە، بۆ نمونە سەعات 8 تۆپانی هەیە 5 دقەی دەگاتە گۆڕەپانەکە و جلەکەی دەگۆڕی و بە 2 دقە و دەچێتەوە ناو تۆپانی. ئەگەر ئەمە سەیری هەموو یاریە جیهانیەکان بکەین، سەیری مۆندیال بکەین، بە نزیکەی 40 دقە بۆ کاتژمێرێک یاریزانەکان دادەبەزن بۆ یاریگە، وەرزش دەکەن، خۆیان گەرم دەکەن و بۆی ماسوولکەکان گەرم بن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک جونگەکان بە شێوەیەکی جوان وەکو دەڵی تەنسیق لە بینی جونگە و ماسوولکە دروست بێ، ئەو کاتە بتوانانی لە کاتی ئەوەی کە یاریزان بەبێ خۆگەرمکردن بچێتە یاری تووشی گرژبوونی ماسوولکە دەبێ، جونگەکانی تووشی ڕقبوون دەبێت، تووشی جوولەی ناسایی دەبێت، تووشی پچران دەبن. بەڵێ دکتۆر، لە کاتی پچڕانیان هەر بابەتێکی باڵین
پچڕانی ڕەبات پێویستە چی بکەین بەڵێ چارەسارە سەرەتاییەکان بۆ لە کاتی پێکانی وەرزشی زۆر گرنگە. ئەو کاتەدا پێویستە فریاگوزارێ سەرەتاییەکان بکرێ. یەکەم شت دیاریزانەکە لە گۆڕەپان دەربێ، هەروە پێویستە بەفر یاخود مادەی ساردکەرەوە دابدرێت لە بەرەوەی دوای هەر پێکانێک ئەگەری ئاوسان ئەگەری ئازار زیاد دەکا. لە کاتی دانانی ساردی ئاوسانەکە کەم دەبێت، تێزانی خوێن و ئاوسانەکە کەم دەبێت و تێزانی خوێنەکە کەم دەبێت، هەروەها ئازاریشی دەبێت و دەتوانرێت بەستانەوەی ئەو شوێنە بە باندجێک بە لەفافێک بۆ ئەوەی ئازارەکەی کەم بێتون و جوولەی کەم بێتەوە تاوەکو دەگاتە پزیشکی پسپۆری تایبەت بە بابەتەکە دەیبینێتن. لەشتەرگەری نازۆڵی ئەژنۆ ئەگەر ئێمە باز لە چارەسەر بکەین بۆ چارەسەری بەستەری پێشەوەی ئەژنۆ و هەروە تەقینی کڕکڕاگە ئەم چارەسەر لە ڕێگای نەشتەرگەری دەبێت. نەشتەرگەرێکە لە ڕێگای نازۆر دەبێت واتە برین نییە، برینێکی زۆر کەمی دەبێت نەخۆشەکە. هەروەها سڕکردنەکە لە ڕێگای سڕکردنی گشتی دەبێت، هەروەها دەتوانرێت لە ڕێگای سڕکردنی نیوەی بێ واتە نەخۆشەکە بەخەبەر بێ و تەنها قاچەکانی سڕ بێ. بەستەرەکەی لە قاچی نەخۆش وەردەگیرێتەوە، بە هەمان شێوە بەستەرێکی نوێی بۆ دەچیندرێتەوە و پێویستە چارەسەری کڕکڕاکە لە هەمان کاتتا بکرێ تا بکرێ دوورینەوەی کڕکڕاکان ئەنجام بدرێتن بۆی تووشی قفلبوون نەبێ ئەژنۆکە و نەخۆش ڕۆژی دوای نەشتەرگەری دەتوانێت ئێستێتەوە، بەڵام پێویستی بە چارەسەری سروشتی دەبێت دوای نەشتەرگەریەکە. زۆر گرنگە دوای نەشتەرگەریەکە دوای دروستکردنەوەی ڕێگاتەکە پێویستە نەخۆش پابەندی ڕێنمایەکانی پزیشک بێ، پێویستە بەهێزکردنی ماسوولکەکانی ئەنجامدا، چارەسەرێکی سروشتی و وەرزشی هۆڵی لەش جوانی بکە بۆی ماسوولکەکانی ئامادە بکە بۆی بتوانێت دووبارە جارێکی تر بە شێوەیەکی ئاسایی دوای 6 بۆ 8 مانگ دوای نەشتەرگەریەکە بەڵێ دەتوانێت بگەڕێتەوە وەرزش وەکو کەسێکی ئاسایی وەرزش بکە. دکتۆر ئامۆژگاریت بۆ گەنجان بە تایبەتی ئەو یاریزانانی کە وەرزش دەکەن پێویستە سیستەمی خۆراکی تەندروستیان هەبێ یان خۆ باڵێن چ ئامۆژگاریەکە بۆ وەرزشکردن خۆی بۆ ئەوەیە هەندێکیان وەکو وتمان هەندێک خولیایە، هەندێک وەکو کاری پرۆفیشناڵی ئەنجامدەن، بەڵام لە هەمویاندا سوودی گرنگی وەرزش ئەوەیە بۆ ئەوی لەشێکی ساغ و تەندروست و ڕێکوپێک دروست بێ. بە هەماهەنگ لەگەڵ وەرزشکردندا خۆراکیش هەمان کاریگەری هەیە لەسەر لەشی مرۆڤ، بۆیە پێویستە ئەو کەسانێک کە وەرزش دەکەن ئاگاداری خۆراکیان بن، بە تایبەتی ئەو کەسانەی کە ئەو یاریانە دەکەن کە ڕاکردنی تێدای ماندووبوونی تێدا پێویستە دوور بکەونەوە لە کێشانی جگەرە، دوور بکەونەوە لە کێشانی جگەرە ئەلکترۆنیەکان و هەروە نێرگلە، هەروە خواردنە ئەو خواردانەی کە وزەبەخشەکان خواردنە وزەبەخشەکان کامەش کاریگەری دەبێت لەسەر پوکانەوەی ئێسێک لەگەر لەسەر بەهێزکردنی گورچیلەکان. پێویستە گرنگی بە خواردنی پرۆتین دەن بۆ دروستکردنی ماسوولکەکانیان، هەروە باشترە دوورکەونەوە لە خواردنی شیرنەمەنی. بەڵێ دکتۆر بەگشتی بەڵاستی ئازاری باڵێن جوولگەکان گەلێک زۆر بووە لە کۆمەڵگایەمە، باوە پرسیار بکەین نەگشتی ڕێنەمایەت چیە بۆ ئەوانە تایبەتی ئەوانەی بە ساڵات خۆی خوای گەورە مرۆڤی وا دروست کردووە بۆ ئەوی بجوڵێ، ینی لەشی مرۆڤ وا دروست کراوە هەموو ئەندامەکانی لەشی مرۆڤ ماسوولکەیە ئێسکە ددانەکانمانە پێویستە بەکاریان بێنن، کاتێک کە بەکاریان دەینن بەهێزتریان دەهێڵینەوە. هەروەها پێویستە ئاگاداری جونگەکان بین کاری لە توانای خۆیان زیاتریان پێ نەکەین، ینی چۆن ئەگەر بە نمونە بێننەوە ئەگەر کەسێک کێشی بۆ نمونە 100 بۆ 120 کیلۆگرام بێ لەگەڵ کەسێک کێشی 6 بۆ 70 کیلۆگرام بێت، ئەوە ئەو کەسێک کە وەزنەکەی زۆرە کێشەکەی زۆرە بەبەردەوامی ئازاری ئەژنۆکانی دەبێت، ئازاری پشت و حەوزی دەبێتن. ئەمە وا دەکات جونگەکانی توان کێشێکی زۆر زیاتر لە توانای خۆیان هەڵبگرن. هەروەها کارێک کە زۆر گرنگە پێویستە ئێمە بەردەوام ماسوولکەکانمان بەهێزکەن بۆ ئەو یارمەتی دەربێ بۆ جونگەکان. کاتێک کە ماسوولکە لاواز بێ هەموو ئەو کێشەی کە لە شەیتی هەموو ئەو کارکردنی کە ڕۆژانە ئەنجامی دەین ڕۆیشتنە دانیشتنە سەر پەیژەکەوتنە سەر شوێنی بەرزکەوتنە هەموو ئەو توانای ئەو هێزە دەکەوێتە سەر جونگەکان، بۆیە
دەتوانین بڵین تەمەنی ئەو جونگەیە کورد دەبێتەوە، تووشی سەوفان دەبێت، تووشی داخوران دەبێت. بەڵام کاتێک ئێمە ماسوولکەکانمان بەهێز بێت، ئەگەر ئەمە بە نمونە سەیری کۆمەلگای خۆمان بکەین، سەیری ئەو کەسانە بکەین کە وەزنیان کەمە، کە وەرزش ئەنجام دەدەن وەکو کللتورێک لە ژیانی خۆیان بەردەوام ڕۆژانە وەرزش ئەنجام دەن، ماسوولکیان بێزە، قەت نایانبینی کێشەی جونگیان نەبێ، قەت نایانبینی جارێک بڵێن ئەژنۆمان دێش. بەڵام ئەو کەسێک کە دەبینی دایمە لە ماڵەوە دانیشتووە، وەرزش ناکە، کێشی زۆرە، خواردنی ناتەندروست دەخوا، جوولەی وەکو پێویست نییە، هەر لە ئۆتۆمبیل دێتە خوارەوە، دەچێت بۆ داوامەکەی بۆ ئۆفیسەکەی 8 سەعات دادەنیشی، دواتر بە سیارە دەگەڕێتەوە شەوەکەی لە ماڵ لە پێش مۆبایل دادەنیشی، بەدڵنیایە تووشی ئازاری پشت دەبێت، تووشی ئازاری ئەژنۆ دەبێت. دکتۆر با کۆتاییم پرسیار ئەوە بێت پێشنیارێکت بۆ هاوڵاتیان هەیەوانێکی ئێستا گوێویست و بینەری ئێمەە بۆەوەی کە بتوانن بەرگری ئێسکی یانخود باڵێن جوگەیان بەرز بکەنەوە لە بەرامبەر ئامۆژگاری من تەنها ئەوەیە بگەڕێنەوە بۆ سروشتی مرۆڤ، سروشتی مرۆڤ بۆ دروستکراوە بجوڵێ بگەڕێ، تەنها ناکرێ ئێمە بەرامبەر مۆبایل و تەلەڤیزیۆن و ئایپاد و کۆمپیوتەرەکان دانیشین و هەروەها هیچ وەرزشێک ئەنجام نەدەین. یان ئێستا جاران خەڵک بۆ بازار بە پێیان دەچوو دەگەڕاوە، بەڵام ئێستا ئیلا دەبی بە سیارەکە 4 برادەر دەچن بۆ بازار، هەر چاریان بە سیارە دەچن، بار چاریان بە پیاسە بچن، ڕۆژانە بیکەینە کللتور لە ناو خۆمان و خانەوادە و بە تایبەتی بکەینە پەروەردەی منداڵەکانمان. ئەگەر ئێمەش نەمانتوانی وا بکەین منداڵەکانمان وا پەروەردە بکەن، بتوانن ڕۆژانە ڕێگا بکەن کە گەیشتنە تەمەنێک دوای تەمەنی هەرزەکاری بتوانن لە هۆڵەکانی وەرزش، چونکە وەرزش بەڕاستی دەبێت ببێتە کللتور، دەبێت ببێت بەشێک لە پەروەردەمان بۆی بتوانین لەسەری ڕابینین. ئێستا مە کەسێک ئامۆژگاری دەکەین تەمەنی 30 بۆ 35 ساڵە دەڵێن بڕۆ وەرزش بکە، دەچێت لە قاعەکە ئیشتراک دەکا و پارەکەی دەدا و 10 ڕۆژ دەچێت دواتر وازی لێدەینی لەبەرەوەی لێڕانە هاتووە، نەبوویتە بەشێک لە ژیانی. وەکو چۆن ئەمە نانی سبەینان دەخۆین، ئەگەر ڕۆژێک نانی سبەینە نەخۆین هەست دەکەین شتێک نەقسە لە ژیانمان. ئەگەر وای لێبێ هەموو ڕۆژێ لە تەمەنی سەرەتای ژیانمان بتوانین وەرزش بکەین، وای لێدێ وەرزشکردن دەبێتە بەشێک لە ژیانمان، ئەو کاتە تەندروست باش دەبین، ماسوولکەکانمان بەهێز دەبێت، ئێسکمان بەهێز دەبێت، هەروەها دەتوانین ژیانێکی تەندروست و سەلامەت بەڕێ بکەین. پێگومان وەرزشکردن باڵێن بابەتێکی سەرەکیە بۆەوەی کە باڵێن مرۆڤ تەندروست بژی، بەڵام بێزگە لە وەرزش دکتۆر باڵێن چی دیکە زۆر گەرمتە بۆ خواردن. ئەو خواردنی کە تۆ دەی خۆی ئەگەر تەشبیه نەبێ باوەکو سیارەیەک بیشوپێنین، ئەگەر سیارەیەکت بنزینی خراپت تێکرد، بنزینی خراپەکە ڕۆژێک دێ فیت پەمپەکەی دەوەستێ، مەچینەکەی دەوەستێ، مرۆڤیش هەمان شتە. ئەگەر تۆ بێ بەردەوام شتی خراپ بووی خۆی، شتی خراپی دێخەی، ئەو شتە لە ئەو خواردنە خراپانەی کە دەچێتە ناو لەشت دواتر لە دەموچاو و لە لەش و لە جونگەکان و لە هەموو ئەندامەکانی لەشت ڕنگ دەداتەوە. بۆ نمونە کەسێک کە جگەرە دەکێشێ سیەکانی ڕەش دەبێت، کەسێک کە خواردنەوە و زەبەخشەکان دەخوا بە شێوەیەکی بەردەوام مادە کحولەکان بەکاردێنێ، گورچیلەکانی دەوەستێ، جەرجی ئازاری پێدەگا. هەروەها ئەو کەسانێک کە چەوری زۆر دەخۆن فشاری خوێنیان زیاد دەبێت، کەواتە سەرباری وەرزشکردن خواردن بەشێکی گرنگە لە ژیانمان. زۆر سپاس دەکەم دکتۆر، من وەکو خۆم زۆر سوودم وەرگرت. ئینشاءڵڵا بیسەرەکانی ئێمە بینەرەکانی ئێمە بتوانین زۆر سوود لەو بابەتەوە وەربگرن و ئینشاءڵڵا بتوانین لە بەرنامەکانی داهاتووش لە کاتت بگرین و بتوانین داوات بکەین بۆ ئەو بەرنامەیە و ئینشاءڵڵا سوود سەرکەوتوو بن. دەستان خۆشبی، زۆر سپاس بەخێر هاتن دەکەین. بەڵێ بیسەرانی خۆشەویستی رادیۆی زاری کرمانجی، ئەم بە هەڵقەی باڵێن بەرنامە کەشمان کۆتایی پێهات، تا بە یەکتر گەیشتنەوەیکی تر بەخواتان ئەسپێرین و هەر تەندروست باش بن.